هەرچەندە بەرپرسانی یەکێتی و پارتی لە تەواوی بۆ نەفەرمی و نافەرمیەکاندا بەردەوام قەوانی سواوی کوردایەتی خۆیان و خەمخۆری حزبەکانیان بۆ خەڵک لێ دەدەنەوە، بەڵام ماوەی 30 ساڵە بەڕاست و چەپدا سەرقاڵی بڵاوکردنەوەی بیری نامۆ و پەخشکردنی گومان و لێدانن لە پایەی پتەوی خێزان لە هەرێمی کوردستان. ئەمەش ڕۆژ بە ڕۆژ کاریگەری زیاتری نەرێنی لەسەر کۆمەڵگە جێدەهێڵێت. لە دوای شەڕی داعشەوە قەیرانێکی دروستکراوی دارایی بێپێشینە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و زۆرینەی خەڵکی هەرێمی سەغڵەت کردووە. ئەم قەیرانە داراییەش هۆکار بۆ هەڵگیرسان و پەلکێشانی ئاگری دەیان جۆری دیکەی کێشە کە سەرجەمیان هۆکار بوون بۆ لەرزۆکردنی پای خێزانەکان لە هەرێم. بە وتەی یاساناس و شارەزایان دروستبوونی قەیرانی دارایی و بڕینی پێشینەی هاوسەرگیری و سیستمی پاشەکەوتی موچە و هەڵکشانی ڕێژەی بێکاری کاریگەری ڕاستەوخۆیان لە سەرکەمبوونەوەی گرێبەستی هاوسەرگیری هەبووە. هاوکات ڕێژەی تەلاق و جیابوونەوەی خێزانەکانیش لە تروکانێکی مەترسیداردایە. هەرچەندە میدیاکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان باس لە هەفتەی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی و گرنگی هەواڵەکانی حکومەت لەو بارەیەوە دەکەن، بەڵام لە هەمان کاتدا زۆرینەی بەرنامە، فیلم و دۆبلاژکرا و شێوازی کاری خودی ئەو میدیایانە هۆکارن بۆ زیادبوونی ڕێژەی توندوتیژی و ناسەقامگیری زیاتری خێزانەکان و زیادبوونی ڕێژەی جیابوونەوەی خێزانەکان. ئەمانەش پاڵنەر بوون بۆ پاشەکشەی ئاشتی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان. ئامارە فەرمیەکان دەری دەخەن هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیری تەلاق لە ماوەی 8 ساڵدا لە 2010 بۆ 2018 بە ڕێژەی لە سەدا 150 زیادی کردووە. لەلایەکی دیکەوە بە گوێرەی ئاماری ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ساڵی 2021 ڕێژەی جیابوونەوەی خێزانەکان لە هەرێمی کوردستان لە سەدا 30 زیادی کردووە. بە شێوەیە کە لە ماوەی 12 مانگی ساڵی 2021دا 11699 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە. لە کاتێکدا ساڵی 2020 ئەم ژمارەیە 8144 حاڵەت بووە. بەمەش ڕێژەی هەڵوەشانەوەی خێزانەکان لە ساڵی 2021دا 3555 حاڵەتی لە ساڵی پێش خۆی زیاتر بووە. باپەی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیامیش ئەم ڕێژەیە لەم ساڵدا لە هەڵکشاندایە و تەنیا لە ماوەی 11 مانگی ڕابردوودا ژمارەی حاڵەتەکانی جیابوونەوە لە تەواوی ساڵی ڕابردوو زیاتر بوون. بەڕای شارەزایان و پسپۆڕانی بوارەکە هەرێمی کوردستان بەدەست نەبوونی یاسا و دادگەری و چاودێری حکومیەوە دەناڵێنێت و ئەمەش هەمووان لێ زیانمەند بوون. خۆگەر ئاشتەوایی کۆمەڵایەتی و یەکریزی نێوان خێزانەکانیش نەمێنێت، ئەوە زیانەکەی بەسەر کۆی کۆمەڵگەدا دەشکێتەوە و کارەساتی مەترسیدار ڕوودەدات.